ئەو برا بەڕێزەی کە وتی لە کەناڵێک مامۆستایەکی ئاینی و توێتی لەو سەر قورئان تا ئەو سەر قورئان بگەڕێ باسی حیجابی ئافرەتی تێدا نییە. باش یعنی چی ئەم قسەیە؟ یعنی ئافرەتان با لە ژنەکەی خۆیەوە دەست پێ بکە و مامۆستایە لە کچەکانیەوە دەست پێ بکە و لە خوشتیەوە دەست پێ بکە لە دایکیەوە دەست پێ بکە، بەڵام چونکە پیا ئەو پیاوەیە کە قسەی کرد عەمەلیشی پێ بکە، بڵێ بڕۆن لەچکەکانتان فڕێدەن، کراسەکانیشتان فڕێدەن، چی لەبەر دەکەن لەبەریکەن، چونکە لە قورئاندا لە حەدیثدا هیچ شتێک نەهاتووە لەسەر حیجاب و لەسەر خۆداپۆشین باڵاپۆشی هیچی لەسەر نەهاتووە لە قورئان. با لە ژنەکەی و کچەکانی خۆیەوە دەست پێ بکات کە ڕوتیان کاتەوە بۆی ببنە نمونەی باش. مامۆستا مادام فتوای وا دەدا با بۆ خۆی ببێتە پێشەنگ بۆ خەڵک، با بڵێ ئەوەتە من کچەکەی خۆم و ژنەکەی خۆم ئەوەتە هەسەیری کە ڕوتم کردوونەتەوە حیجابی چی هەر باسی حیجاب نەکە بۆ ئەوەی ڕاست کات باوا بکات. ئەمە یەکەم. دووەمیشیان بۆ ئەوی پێی بڵێن کە ناحاڵیە ئاگای لە قورئان نییە خەوتووە، بە سێ شێواز خوای گەورە تەئکیدی لە مەسئلەی باڵاپۆشی ئافرەت کردوتەوە بە سێ شێواز. جاگەر ئینسان عەقڵی نەبێ بە سێ ئوسلوب و بە سێ شێواز تێنەگا لە شتێک ئەی بەچی تێدەگات؟ یعنی چۆن؟ یعنی بۆ نمونە من بە تۆ بڵێم سبەی ئیمتیحانتە، ئێستاوە وتم سبەی ئیمتیحانتە، دوای دەڵێم کاکە لە یادت نەچێ سبەی تاقیکردنەوەیە. ئەوە تاقیکردنەوە دوو ئوسلوب، ئیمتیحان تاقیکردنەوە. سێم شت دەڵێم براکەم مەوعیدی ئەوەی کە پرسیارەکانتان لێ بکرێ بەیانی وەڵامدەنەوە سبەیە ها، کەواتە ئیمتیحان تاقیکردنەوە وەڵامدانەوەی پرسیارەکان بە سێ وشە بە سێ عیبارەت بە تەڵەبەیەک بڵێ بەیانی ئیمتیحانتە تاقیکردنەوەتە وەڵامدانەوەی پرسیارەکانە بە سێ شێواز. ئەگەر بێت و ئەو تەڵەبەیە بڵێ جاخۆ کواکەی و تو تەسبەی ئیمتیحانمانە، ئەڵێن تۆ گەمژەیت و تێناگەیت، حاشا تێناگەیت تۆ بە سێ عیبارەت من دووبارەم کردەوە. خوای پەروەردگار جارێکیان لە ئاەتێک وشەی جیلبابی بەکارهێناوە، ئوسلوبی دووەم خیماری بەکارهێناوە، ئوسلوبی سێم حیجابی بەکارهێناوە. یعنی کە بە سێ ئوسلوب بە سێ شێواز دەربڕین واش ئینسان تێنەگات کەواتە لە هیچ حاڵی نییە. لە ئاەتێک دەفەرمێ یودنینە عەلەیهن من جەلابیبهن، یودنینە عەلەیهن من جەلابیبهن. جلباب چییە؟ جلباب ئەو عەبا کوردیی خۆمانە، عەبای کوردی لەسەرەوە تا خوارەوە دەفەرمێ شۆڕیکەنەوە بەسەر خۆیاندا. جلباب ئەوەیە. بڕۆ لە قاموسی عەرەبیدا وشەی مانای کوردی و عەرەبی جلباب چییە؟ جلباب ئەو پارچە عەبایە کە لە تەوقی سەرەوە تا خوارەوە بەسەر خۆتی دادەی. يدنين عليهن من جلابيبهن أو آياتك جلبابي بكرنا. أسلوبي دوم فرمي وليضربن بخمورهن على جيوبهن، بالشك كان ين بسر سنجيان دابدن بو چكا عادتي آفرتي عرب وابو أواني كلشكيان دكر لشككيان دكردو هردو لاين هل ضدايا وبشت شانيان سنجيان دردكود أو كراوي سنجيان دردكود. خوای گەورە فەرمووی وەلیەضریبنە بخمورهن على جیوبهن، با لەچکەکانیان بێننەوە سەر سینجیان، سینجیانی پێدا پۆشن، گەردەن و سینجیانی پێدا پۆشن، ئەمە دوو سەر و سینجیان داپۆشن. وإذا سألتموهن شيئا فاسألوهن من وراء حجاب، ئەگەر قسەتان یا پرسیاری شتێکتان لە دایکی ئیمانداران کرد ئەوە لە پشت پەردەوە بیکەن. لە کاتێکدا خێزانەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دایکی ئیماندارانن، یعنی دایکە دایک تێگەیشتی دوای پێغەمبەری خوش حەڵاڵین بۆ کەس ئێکە لەگەڵ دایکی ئیمانداران پێویست بە پەردە بکە، ئەی لەگەڵ ئافرەتی خۆمان چۆن پێویست بە پەردە ناکە؟ یعنی لەگەڵ ئافرەتی ئەمڕۆ ئەم سەردەمە چۆن پێویست بە پەردە ناکە؟ حیجابێک ناکە کە هەبێ، یعنی حیجابێک کە جوانیەکانی ئافرەتە لە تۆ بشارێتەوە. بۆ جا لە پشت پەردەوە مەتەلەن ئافرەتێک لەو دی و پەردەوە ئەگەر ڕوتیش بێ مادام پەردەیەک هەیە تۆ نایبینی دروستە قسەی لەگەڵ بکەی. ئەیکە لە پشت ئەو دیوە نەبێت دەبێت حیجابەکە حیجابی دیوار نەبێت دەبێت حیجابی لاشە بێ. ئێستا لاشەی خۆی داپۆشی بێ، ئێستا لاشەی داپۆشی هیچ دیوار نییە لە پشت پەردەوە نیە، ڕوبەڕووی خۆتە، بەڵام خۆی داپۆشی بە قسەی لەگەڵ بکە. کەواتە بە سێ شێواز قورئان هەرسێکی ئاەتی قورئانە دەفەرمێ ئافرەتان خۆتان داپۆشن جوانێکاتن وەلا یوبدینە زینەتەهن إلا لبعولتهن. ئەمە چوارەمیش
با جوانی خۆیان دەرنەبڕن ئللا بۆ پیاوەکانیان نەبێ یا باوکیان باش بەم هەموو عیبارەت و ئوسلوبە کەسێک تێنەگا ئێستا بڵێ وەڵا لە قورئاندا هیچ شتێک نییە دەڵێ تۆ هیچ حاڵی نیت ئاگات لە قورئان نییە بۆی ئەم بڕیارە دەدەیت تو دەتەوێت ئافرەتانی مسلمانان خۆیان ڕوودکەنەوە بەڕڵا بن والعیاذ بالله بەڵێ بەڵام بەداخەوە یعنی منبەری قسەکردن و فتوادان بۆ کەسانی ئاوا بڕازێنرێتەوە و تەرخان بکرێت خوا هیدایەتی